سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە جوانی ڕاستەقینەی مرۆڤ دەکەین با بزانین جوانی ڕاستەقینەی مرۆڤ لە چیدا دەردەکەوێت لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین و ڕابوچوونی هاوڵاتیانی خەزای بەردەڕەش لەسەر ئەم تەوەرە وەڵدەگرین بینەری ئەم بەرنامەیە بن. سلااوان سلااو لە خۆت و لە جەنابیش لەو خۆشبی جوانی ڕاستەقینی مرۆڤ لە چیدا دەردەکەوێت بێگومان جوانی ئینسانەکان لە ناخیاندا جوانی ئەوە نیە کە شێوازی ڕوخسارت جوان بێت جوانی ئەوەیە لە ناخدا جوان بێت زۆر جار دەبینین خەڵکانێک هەن لە سیمادا خۆیان زۆر جوان دەردەخن بەڵام ناخیان پڕە لە بورکانم بڕکە پڕە لەشتی تەمومژاوی پڕە لەشتی یعنی قێزەوەن باشە زۆر جار دەگوترێت ڕوخسار گرنگە جوانی ڕوخسار بەس بەڵام لە هەمان کاتدا ناخیش گرنگە ناخیش جوان بێت بێگومان بەنسبەت جوانیەوە ڕوخسار تا ڕادەیەک جوانە بەڵام پێوەەر نییە ناخکە گرنگترە چکە زۆر جار دەبینین نمونەت بۆ دێنمەوە برادر هەبووە ینی کوڕێکی زۆر زۆر جوان بووە لە ڕوخساری لە دەردا بەرام لە ناخدا زۆر زۆر ناشرین بووە یعنی هەرسو کەوتی زۆر ناشرین بووە خۆش دەڵێ زۆر جارەوە هەبووە هیچ جار هەبووە کەسەکەت بینی لە ڕووی ڕوخسارەوە شێوەوەیەوە زۆر جوانبی لە ڕووی جلوبەرگەوە جوانبی بەس کەچی قسەت لەگەڵی کردووە وا دەرنەکەوتووە بێگومان حاڵەتێک لەم حالەتە جارێک بە برادێک شاد بووم بەڕاستی لە جوانیدا دەگمان بوو لە ڕوخساردا بەڵام کرد چەند ڕۆژێک برادەتی و هاوڕێتیم لەگەڵ ئەنجامدا ینی هاوڕێتیم لەگەڵی کرد بەڕاستی وەک شێوەی خۆی نەبوو لە ناقدا زۆر خاوێن نەبوو ینی بەردەوام بەڕق دلی پڕ بوو لە ڕێق و کینە بەرامبەر برادەرەکانی ناپاک بوو بەرامبەر برادەرەکان و هاوڕێکانی باشە پێت وایە ڕوخسار گرنگە نا تا ڕادێک نا بە بڕوای من ڕوخسار تا پێوەرێکی ئەندازەیەک ینی جوانە جوانی بەرامبەر ینی ئینسان زۆر جا دەبینی گەنج هەیە جوانە بەڵام جوانێکە ئەومانە ناگەنێت کە هەموو ئەندامەکانی لەشی جوانە ینی ناخ جوانی یەکێکە لە گرنگترین پێوەرەکان بۆ دیاریکردنی ئەو کەسە دەڵێن زۆر زیاد دەگوترێت هاوسەرەکان زیاتر کوڕ و کچەکان با بڵێن کاتێک هاوسەرگیری دەکەن هەر لەسەر پێوەری ئەوە کە جوانە ئەوانێ بەس بەڵام دوای ئەوەی ماوەک پێدەچی جیابوونەوە دەبن تووشی جیابوونەوە و تووشی کێشە و گرفت دەبن باشە پێ دوایە ئەمانە لە ڕووی ڕوخسارەوە جوانن بەس بەڵام لە ڕووی کردەوە وایە نەخێر لەبەرەوەی دەبینی کچان زۆر شەیدای کوڕی جوان بە هەمان شێوە کچانیش بۆ کچان بۆ کوڕان ببوورە دەبینی زۆر کەس ینی زۆر جارام نمونم بە عکمێوێ من زۆر لە بواری ڕاگەاندن کارم کردووە و لە تۆڕە کۆمەلایەتەکان بەردەوام کار لەسەر دەکەم دەبینی کچەکان کە ئەوانەی خۆشەویستی دەکەن پێوەری یەکەمیان جوانی دەرێ ڕوخسارە بەڵام دەبینی بۆ ماوەیەکی دیاری کراوە کچەی دایمەن ڕێزشم و هەموو کچەکانات کەمێک لە کچەکان ئەوانەی زۆر جوان بۆ ڕۆقیاسکە لە دادگایەکان تەمەشا بکە نسبەیەکێک جار زۆر ڕێژێ تەلاقدان هەیە بە تایبەت ئەوانەی کە جوانن شەوق شەنگن بە جوانی خۆیان دەنازن دائیمەن خۆیان گران دەکرد بەسەر ئەو پیاوانە یعنی وەکو فەخێک خۆیان نیشان دەن بەڵێ پێت وایە ڕوخسار جوانەکەی هەتا سەردەمینێت یاخود کردارەکە و ڕەوشتەکەی زیاتر بۆ کەسەکان دەمێنێت نەخێر جوانی ئینسان خی پەروردگار جوانی ئینسانی داناوە تا ڕادێک جوانی بەردەوام دەبێت ببینێ ئێستا گەنجی چەند جوانی دوای 10 ساڵ 12 ساڵی شێواوە دەگۆڕێت ڕسەر و ڕشید سپی دەبێت سەر و چاوت دەشێوێت بەڵام ئەگەر ناخت جوان بێت تا دەچێت ژێگلیش ناخەت هەر جوانە بێگومان کردار بەڵێ کردارەکان تا دەچێت ژێرگلیش هەر لەگەرە دەمێنێ بەڵێ کردارەکانی مرۆڤەکان کەسەکەی جوان دەکات یان ڕوخساری کەسەکەی جوان دەکات نا بەعکسەوە کردارەکان دەسەڵمێنێ کە ئەو پیاوە ئەو گەنجە و ئافرەتە جوانە هەم ڕوخساری جوانە و هەم ناخشی جوانە و هەم وشەکانی کە لە زاری دەدەن بە جوانی دەردەکەون
ڕاستە مرۆڤ بە دوو شێوە جوانی خۆی دەردەکاتن. جوانیەک ئەوەیە کە ڕوخسارەکەیەتی کە هەموو خەڵکێک ینی بەڕووکەشەکەی دەیبینێتن، بەڵام جوانیەکی تریش هەیە لە ناخەوەیە پێویستە ئەو خەڵکەیە ینی ئەو جوانیش دەربخاتن لۆ کەسی بەرامبەر بۆ نمونە ڕاستگۆیی ڕاستەقینە کەسەکە دووڕوو نەبیتن، ینی کەسی بەرامبەر ینی پێویستە لە بەرەم ئەو کە قسەی لەگە دەکەی ڕفتاری لەگە دەکەی پێویستە ڕاستەقی نەبی لەگەل، ینی بۆ نمونە هەر کەستێکی لەگە دەکەی مامەلەیەکی لەگە دەکەی پێویستە ناخی خۆت ینی لە کەسی لە بەرامبەر کەسی بەرامبەر بە شێوەیەکی ڕاستەقینە دەربخەی. بڵێ پێ دوایە جوانی ڕاستەقینی مرۆڤ لە ڕوخسارەوەیە یاخود لە ناخۆیە؟ نەخێر، ینی زۆر کەسێ ینی لەگەڵ ڕێزم و هەموو مرۆڤەکان هەموو مرۆڤایەتی خوایەک دروستی کردووە، ڕەش سپی ئەسمەر هەموو شێوەیەکی دروست کردووە، بەڵام ئەم جوانەی کە ڕاستەقینەیە لە ناخەوە، ینی پێویستە ئەم خەڵکیانی بۆ نمونە زۆر کەسێ لە ڕوخسارەوە شێوەیەکی جوان و ئەوەی ڕێکوپێکی هەیە، بەڵام لە ناخەوە کەسێکی لەوانەیە دوڕوو بیتن، لەوانەیە کەسێکی فێڵباز بیتن، تو ناتوانانی ئەو خەڵکی ینی تەقیم بکەی بە یەک دقیقە بڵێ ئەو کەسێ جوانە یان خۆ ناشرینە. مەبەستەکە لەوەی ینی بە کردارەوە، بەڵێ بە کردارە بێگومان وا پیشامدا کە ناخەوەی جوانە بەڵێ بێگومانەوەیە. گەنجی ئێستا تەنیا ڕوخسارەکەی لەلاوە گرنگە ئەمە بەستە. ئێستا دەبین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی گەنجەکان بەوەی سەرقاڵن کە کچێکی جوان بکەنە هاوڕێ و دواتریش پەیوەندی و ئەولای ینی بکەنە وەکو بڵێ هاوسەرێکی هاوسەری خۆیان، بەڵام بەو شێوەیە کە ناخەکەیان نەخوێندێتەوە، بەڵام کەسەکەیان نەخوێندێتەوە کە کەسێکی تا شێوەیەک ینی بۆ نمونە ناخەکەی باشە یان خراپە، بەس تەنیا وەکو بڵێ منظەر عەرەب قسەیەکی جوانیان هەیە دەڵێن المەظاهر خەداعە، ینی زۆر جار هەیە کەسێک ڕوخسارێکی زۆر جوانی هەیە بەڵام لە ناخەوە بە پێچەوانەکەیەوەیە. زۆر جار دەگوترێت جوانەکانیش هەتا سەردەم نین، بەس بەڵام ئەوی دەمینێتەوە کردارەکانیان کردارەکانیان دەمینێت. بێگومان لەوانەیە خوا نەخواستە تو کەسێکی ینی بۆ نمونە کچێکی زۆر جوان بچێت داخوازی و بێهێنی، بەڵام جوانیەکەی لەوانەیە ڕۆژێک نەخانێتن، بۆ نمونە خوا نەخواستە ینی بە سووتانێک بە هەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوخسارەکەی تێک بچیتن، ئەو کەسە ئەگەر ینی بۆ نمونە بۆ جوانەکەی هینابی ئەو جوانی لەوانەیە لە پاش یەک ڕۆژ تێک بچیتن، ئەو کەسە لەوانەیە ئەگەر لۆ جوانەکەی تەنیا لۆ جوانی ڕوخسارەکەی هینابی لەوانەیە ناتوانین لەگەڵی بژیتن تا سەر. وەکو گەنجێک پێ دوایە ڕوخسار گرنگترە یاخود ناخەوە ناخی کەسەکان؟ بێگومان جوانی مرۆڤ لە ناخەوەیە نەک لە ڕوخسار. زۆر زیادە بینیری کەسەکان با بڵێن کەسەکان لە ڕووی جلوبەرگە و لە ڕووی شێوە لە ڕووی هەڵسکۆتنیان بڕیاردەدەین کە دەڵێن کەسێکی باشە یان کەسێکی خراپە، یعنی جار شتێکی وات بەسەر هاتووە با بڵێن قسە لەگەڵ بێگومانەوەی ینی زۆر جا بەسەر خۆم هاتووە. بۆ نمونە من کەسێکم لە ناو خەڵکم وەکو ڕۆژنامەنووسێک ناو خەڵکم بەردەوام لە لێرە و لەوێ ناو خەڵکم بە جلێکی ئاسایی دێمە دەرەوە، بەڵام جاری وا هەیە کە ینی بۆ نمونە ئیشێکی ڕسمیاتم بۆ دروست دەبێتن قات و ڕیبات لەبەر دەکەم، ینی هەمان ئەو برادری کە ڕۆژانە دەبین لە ناو بازار ینی بە شێوەیەکی تر مامەڵەم لەگە دەکەم، مامۆستا و فەرم و نظام احترامێکی ترم لێ دەگرێت، ینی بۆ نمونە قات و ڕیبات ئەو شێوە گرنگیەی نییە کە لای خەڵکانێکەوە کە گرنگی پێدەدرێتن. بەڵێ زۆر هەر لە سەقسەکەی توشنیان گرنگی بە شێوە و ڕوخسار دەدرێت، کە تو شێوە ڕوخسارت جوان بۆ پێت وایە ینی ناخشەوە جوانی، هەندێک جار دەڵێن ناخی جوان نییە، هەندێک زاریش دەڵێن ناخیشی جوان. نەخێر من لەگەڵ ئەو شتەی مەکە تو کەسێکی بۆ نمونە قات و ڕیباتێک لەبەر بکەی بچیە شوێنێک احترامێکت لێ بگرن، بەڵام بە جلوبەرگێکی تر بچی بە ئەو هەمان احترامت لێ نەگرن، ینی من خوێندنەوەم بۆ ئەو کەسانە ینی ئەو کەسانە ینی باش تێ نەگەشتنەوە لە ئاستی مرۆڤایەتی. زۆر جار دەگوترێت با بڵێن کەسێکی دەبینی لە ڕووی جلوبەرگەوە جوانە و ڕوخساری جوانە، بەس بەڵام کاتی قسەی لەگەڵ دەکەی وا دەرناکەوێ،
کە لە ناخی وانە ناخی جوانە تۆ دەڵێ چی بەڵێ بالفعل وەیە ئەنەی شەرت نییە جرگوبەرجی جوانە هەیە جرگبەرجی جوانە بەس لە ناخەوە گورگە لە پیستی بابرێن گورگە لە پیستی مەڕە بەڕاستی زۆر کەس هەیە دەبینی زۆر متواضعە بەس زۆر ئینسانی ڕێکوپێکە ئەخلاقەجی جوان تەعاملی لەگەر خەڵک جوان زۆر بەهای جوانەکانی هەیە لەگەری دەگونجێتن باشە زۆر زار دەگوترێت هاوسەرەکان بۆ کوڕ و کت یعنی ڕوخس لە ژیانی هاوسەرگریان زیاتر گرنگی بە چ دەدەن بە گرنگی جوانی دەدەن و کەم گرنگی کەم کەسەیە گرنگی بە ناخەوە کەسەکان بدرێت با بڵێن لە ڕووی ناخەوە ئایا ڕەوشی چۆنە هەڵس و کەوت و چۆنە کردارەکانی چۆنن نانی زیاتر گرنگی بە ڕوخساری دەن کە ماوەک پێدەچیت ئەو ڕوخسارانە تووشی کێشە دەبن با بڵێن تووسی دەیان کێشە و گرفت دەبن و هەندێک جاریش جیابوونەوە دەبێت ئایا پێت وایە ڕوخسار گرنگە بۆ ژیانی هاوسەرگیری نەخێر ڕوخسار گرنگ نێت بۆ هاوسەرگیری زۆر ڕوخسارمان دیتووە زۆر جوانە بەڵام زۆر کەم ئەو هاوسەرگیرە لەگەیەک نەگونجانە زۆر کورد بووە مەسا ئەوەیان با برێن لەگەیەک نەگونجانە لەبەر ئەوەی ئەوە تەماشا جوانەکەی کرد دوای عینی کات داهاتەوە ناخەکەی جوان نەبووە زۆر چتی هامان دیتیان لە ناو مجتەماعی خۆمان خاستن کابرا ژنی دەین دەرێت جوانە ئەوە ژنی هینا جوانە دەین تەماشا دەکە ناخەکەی زۆر جوان نییە لەبەرەوەی احتیمالە ئەخلاقەکەی جوان نەبێت یان هەسو کەوتی لەگەیەک جوانە پێت وایە جوانی تا سەر دەمینێت یان کردارەکان دەمینێتەوە نەخێر هەتا سەر بەس کردارەکە دەمێت جوانی ئەوە پیر بوو جوانی نما بەس کردار هەدەمینێتن باشە هیچ جار هەبووە بەسەر هاتی بێت بامڵێن کەسێک لە ڕووی ڕوخسارەوە جوان بوو جلو بەرکەکەی جوان بوو کەچی قسە لەگەڵی کردووی وانە بووە والله من بەسەر من هاتێ بەس ڕوویداوە کە قسە لەگەڵی کردیبی هەمان وەکو ئەو شێوە و ڕوخسارەی نییە وەکو ئەو جلو بەرگەی نییە وەکو ئەوەی نییە کە وا دەرکەکە کەچی قسە لەگەڵی کرد بە شێوازەکی دیکەیە بەڵێ شتا هەیە ئەگەر دەیبینی بابرین کابرا زۆر شخصیەتی هەوا دەیبین کە تەعاملی لەگە دەکەی زۆر کابراکی عەسەبیە زۆر بابرێن دەوی زمانی پیسە ئەو شتانە زۆر بووانە لە ژیانی ڕۆژانەی خۆمان ئەو شتانەمان دیوە پێت وایە ڕوخسار گرنگترە یاخود ناخی کردداری جوانەکان و ڕەوشتە جوانەکانی بۆ من حتمەن ڕەوشە جوانەکان ناخ ئەساسانێ ئەخلاق و ڕەوشت و بەها جوانەکان هەر جوانە بەس ڕوخسار هیچ نییە جلک جوانی هیچ ترێگە ناخت جوان بوو ڕوخساریشی جوان دەکا حقت وایە کە ئینسان کە لەگەر ئەوە جای لەگە خوای خۆی جوان بوو نعبینی خوای خۆی جوان بیت لەگە مجتەمع هەمووی جوان دەبێت جوانی ڕاستەقینە مرۆڤ دەبێت لە دڵەوە دلی ساوی بەرامبەر خەڵک ڕوخسار پێناسەی مرۆڤ ناکات بەڵکو لە دلەوە دەبێت ئەو کەسە نیەت خۆی بەرامبەر خەڵک سافکە هیچ جار هەبووە دەبینی کە کەسێکی لە ڕووی جلوبەرگە و جلوبەرگێکی جوانی لەبەر کردووە بامڵێن ڕوخسارێکی جوانی هەبووە با بڵێن کاتێک تو قسەی لەگەڵ دەکەی وان نییە ناخی وان نییە ناخەکەی جوان نییە کردارەکانی جوانە هیچ جاروا هەبووە بەسەرت هاتی بێ قسە لەگەڵی کردی بێت ڕاستە دەگەرێتەوە دەبی ئەو مرۆڤە ئەو دەبی نیەتە خۆ دەگە عالمی سافکەتن یعنی نیەتەکەی کردارەکەی ئەو نیەتی کە هەیەی ینی بە جوانی دەربخە بۆ کەسەکان دەگەرێتەوە لانی دینەکەی ئەگەر مرۆڤ شتە دینەکانی 100% تەطبیق هیچ کێشەی نابێت ئەو کەسە لەگەڵ خەڵکی ڕۆشتەوە باشە پێت وایە ڕوخسار گرنگترە یان ناخی کەسەکان ناخی کەسەکە ڕوخسار جوانی و کرێت ناشرینەوە هیچ پێ ناسە نیە ینی بۆ ئاخر شتەکان لە دڵەوەیە سەرچاوی هەموو شتێکە هەر ڕفتارت قسەکردنت
زۆرجار دەڵێن جوانی تا سەر نامینێت بەس بەڵام ئەوی دەمینێتەوە کردار و ڕەوشتەکان باڵێ ڕاستە جوانی مرۆڤ پیر دەبێت هەتا نامێنێتەوە ڕووداوێکی بەسەر دێت ڕووداوی هاتوچۆ ئەوە لەوان ئەندامیشی لە دەست ئەوە جوانی تاسە نامێنێ ئللا ڕەوشت باشە زۆرجار کچ و کوڕەکان با بڵێن بە شێوێکی گشتی کە دەبینی زیاتر بە دوای جوانی کەسەکاندا دەگەڕێن کەسی با بڵێن دوو هاوسەر کەسی دوو کەسی جوان هاوسەرگیری دەکەن چ کوڕبی چ کچبی بۆ لەشیان جوانە بەس بەڵام ماوە پێدەچی تووشی ئەوەی دەبن دەیان کێشەی کۆمەڵایەت و تووشی دەیان کێشە و گرفت دەبن باشە ئەمانە لە ڕووی ڕوخسارەوە جوانن بەڵام لە ڕووی کردوارەوە وانی ڕاست نا ئەخر دەبێتن حساب بۆ نیەتی بەرامبەر بکەیت کەم چ نیەتی هەیە لەگەڵ تو نەک ڕوخسارە تا سەر نامینی وەکوان ئیلا ڕفتار ڕەوشتی و خلاص پێت وایە ئەوەی گرینگە ناخی کەسەکانە کردەوەی کەسەکانە بۆ مرۆڤەکان زۆر گرنگترە جوانی مرۆڤ دەردەخات بەڵێ ڕاستە ئیلا ناخ ئەوەی دیکە ڕەوشت ڕئی لە ڕەوشت ناخۆ ڕەوشت ئەوەی دیکە تا سەر نامێنێت جوانی ڕوخسار هیچ گرنگ نییە ڕوخساری کەسە ڕوخسار جوانی کەسەکان وەکو خۆمان دەڵێن گرنگە بەس بە پلە دوو ڕەوشت ڕفتار جوانی جدێ نەکو جوانی پلەیەک نییە جوانی ڕاستەقینەی مرۆڤ بە بڕوای تۆ لە چیا دەردەکەوێت لە ڕازگۆی لە بەلێندان کە بەلێنێک بداتن ڕازگۆ بێت لە بەرامبەرەکەی لە بەرامبەر خەڵکەکەی ئەمەبەر بەرادەرەکەی باشە زۆرجار دەگوترێت کابرایەکەیە شێوەی جوانە جلوبەرگەکەی جوانە بەڵام کاتی قسەی لەگەڵ دەکەی وان نییە یعنی ئەوە دەگەڕێتەوە بۆ سەر هەڵسوکەوتی مرۆڤەکە دەبی ئینسان لەم سەردەما ڕازگۆ بیتن و بیسەلمێنێتن کە ڕازگۆیە عنی ڕازگۆیەکەش لەوەی ئینسان لە دلەوە ڕازگۆی خۆی بنوێنێت بەرامبەر کە ئەو بەڵێنێ بە خەڵک دەداتن زۆرجار دەگوترێت ئەگەر هاتوو ناخت جوان بوو ڕوخسارشی جوان دەبێت نەخێر جوانی بە ڕوخسار نییە جوانی لە دلە پێت وایە ڕوخسار هیچ گرنگیشی بۆ نییە لەم سەردەما نەخێر نا ڕوخسار جوانە نیسان کار جوان بێتن جوانە بەڵام ئەگەر ڕوخساری بەدل بیتن و بە کردار بێتن جوانتر دەبێتن باشە زۆرجار دەبینی کوڕ و گەنج با بڵێن زیاتر کاتێک هاوسەرگیری دەکەن بە دوای جوانی ڕوخساردا دەگەڕن بەڵام هەر ئەو دوو کەسەکە جوانیشن هاوسەرگیریش دەکەن بەڵام دەیان کێشە و گرفتیان دەبێت هەندێک جار تووشی جیابوونەوەش دەبێت باشە ئەمانە ناخیان جوانین با بڵێن کردارەکان وان دەسەڵمێنین کە تووشی کێشە و دەیان گرفت ببن بەڵێ ئەوە خۆی لە واقعی ئەوانە بیر تەنها لە ڕوخسار دەکەنەوە دەبیت پێشی ئەنجامدانی ئەم پرۆسەیە بیر لە هەلسوکەوتی مرۆڤەکە بدرێت لە ناخی چی تێدایە بۆ ئەوەی کە لە مەستەقبەل تووشی ئەم کێشانە نەبیتن باشە وەکو گەنجێک هیچ جار بەسەرت هاتیبی کەسێک لە ڕوخساری جوان بێ و جلوبەرگەکەی جوان بێ و قسە لەگەڵی کردی بێ وا دەرنەکەوتی و ناخەکەی وانەبێت بەڵێ بەراد هاوڕی خۆم ئێستا بەسەر لە لێ و زما لەگەرتە بەڵام لە دلەوە لەگەردانیە بەداخەوە ئەنی پێت وایە ڕوخسار و شێوەی کەسەکان هیچ گرنگییەکی نییە تەنها گرنگ ئەوەیە کە ناخی کەسەکان گرنگە کردارەکانی ڕەوشتەکانی کەسەکە گرنگە بەڵێ بە تاکەی ئێستا لەم سەردەما گرنگەوەیە ناخت پاک بێتن و ڕوخسارت هیچ گرنگی نییە دەڵێن جوانی تا سەر نامینێ بەڵام ئەوی دەمینێتەوە ڕفتار و کردارەکان دەمینێت بەڵێ وابزەمەوە پەندی پێشینانە هەروالەیە ڕوخساری نامنێتەوە بەڵام مرۆڤی پاک لە دڵدار دەمێنێتەوە و سەربەرز دەبیتن نا زۆر مرۆڤ هەیە لە ڕوخساری جوانە بەڵام ناخینە ناخی
بوونە کەسێکی لەوانەیە کەسێکی جوانی بەڵام کەسێکی خراپێت لە ناخیدا درۆزم بێت جوانی مرۆڤ لە ناخیدا لە ڕەوشتیدا لە ئەخلاقیدا لە هەڵ سوکەوتی لەگەڵ بەرامبەرەکەی باشە هیچ جار هەبووە تۆ قسە لەگەڵ کەسێک کردی بێ لەگەڵ برادێکە هەر کەسێک بی لە ڕووی شێوەوە لە ڕووی جلوبەرگەوە زۆر جوان بێت بەس کەچی دوایە کە قسە لەگەڵ کردی وا لۆ دەرکەوتو بێ کە ئەو کەسەیە وان نییە وەکو شێوەکەی وەکو جلوبەرگەکەی وان نییە بەڵێ ئێستا زۆر کەسی دەناسیت بە جلوبەرکێکی جوانە و بەڵام ناخی وانە لەوانەیە بەقات و ڕێباتیش بێ زۆر جار بەڵام ناخی و ڕەوشی زۆر کرێ دەرچووە دانێ و کەسی وا هەیە بەڵێ زۆرش دەدینی کابراایەکە بە سیارێکی جوان و سیارێکی ئاخر مدەری کو برین و بەڵام ناخی لەوانەیە کرێت بە ڕەوشی زۆر کرێت جوانی ڕوخسار پێ دوایە گرنگترە یاخۆت ناخی کەسەکان و کردەوەکانی کەسەکان پێ دوایە ناخی مرۆڤ و ڕەوشی مرۆڤ لە هەمووی گرنگترە شەر ڕوخسار نییە ستا بڵێم بازاری ڕوخسارە بەڵام حتا کەسێک نەناسی لە ناخیدا نازانی چۆنە باشە هیچ جار هەبووە بامڵێن هەڵسەنگاندنی بۆ کەسەکان بکرێن دەڵێ کابرا کەسەکەی ڕوخساری ناشرینە ڕوخساری جوانە کەسەکە باشە یعنی زۆر لە ناو خەڵک ئەو شتا هەیە بەڵێ ئێستا خەڵک زۆرتر بۆن منە تۆ کەسێک ناناسی لەوانەیە بیدینی بە جلک و بەرکێکی جوان و کەسێکی باش دیار بیت بەڵام هاتە تێکەڵەیاتی نەکەی و نایناسی باش نازانی چۆنە هەتا قسەی لەگەڵ نەکەی بامڵێ نازانی تۆ شێوازی ڕەفتارەکانی چۆنە کردارەکانی چۆنە هەڵسوکەوتی نابێت مامەڵە لەگەڵ کەسەکان بکەی بە شێوازی جلوبەرگی یان بە سیارە یان بە هەر شێوەیەکی دیبیدەیت بە لە ناخیدا بزانانی کە کەسێکی چۆنە باشە زۆر دەبینین گەنجان زۆر گرنگی بە ڕوخساری دەدەن چ کزبی چ کوڕ بێت وایە بەڵێ ئێستا زۆرتر ناڵێم زۆربەی ڕوخسارە دوای یەکتر ناسین لەوانەیە زۆر پەشیمان بم ڕوخسارەکانی ئێستا زیاتر ئافرەتان زیاتر دەستکردە دواتر بەڵێ ئەوانەی کەەوە دەستکردانە هەتا نامێت بەڵێ چونکی بۆ کەسەکان جوانی نامینێت جوانی ماوەی کاتێ بەڵام ئەخلاق و ڕەوشتی ئینسان هەتایە ئاین پێ دوایە ڕوخسار گرنگترە یاخۆت ناخی کەسەکان ناخی کەسەکان زۆر گرنگترە لەوانە ئێستا کەسێک بێت زۆر جوانی بەڵام تۆ ناخی حتا باش دەیناسی دەڵێت ئەوە زۆر جیاواز سەرکەوت لەگەڵ سەرشکلی نەبوو ناخیدا ناخەکەت پێ دوای گرنگترە لەوەی لە ڕوخسارەوە هەدە زۆر جار دەڵێن ڕوخسار جوانیەکەی تا سەر نامینێت و ئەوی دەمینێتەوە کردارەکان بەڵێ مرۆڤ لە دوای مردنیشی ڕەوشت و باشی لەگەڵ خەڵک دەمێنێت نەک ڕوخساری جوانی باشە تۆ وەکو گەنجەك تۆ دەڵێ چی جوانی ڕاستەقینەی مرۆڤ لە چی دەردەکەیتەوە بە بیرکردنەوەی تۆ والله بیرکردنەوەی من لە ناخیدایە لە جوانیدا نییە بە خودایی جوانی هەموو درۆیە ماوەیەکە و دەڕوا بەس ناخی هەمیشە لەگەڵ تێ وەک دایک و باوکی نییە ناخی بیرکردنەوە هەمشی بەشەرەکەت درۆزن نەبی بەڕاست گوتن لەگە برادری بیت ڕازگۆ بیت لەگە برادری لەگە خزمەکانی لەگە دایک و باوکی بە وەفابی لەگەڵ هەموو برادەرەکانی پێ دوایە ناخی جوانی ناخی کەسەکان زۆر گرنگترە لە ڕوخساریەکە ئێستا کە دەبینین زۆر گرنگی بە ڕوخسارەوە دەدرێت کەچی لە ناخەوە کەسەکە وانی ناوڵە وایەوە ناخی جوانترە لە هەمیشەی مرۆڤەکان ناخ و ڕەوشەکانی لەمو زیاترە لە جوانیتە جوانی هەموو بۆ میشە نامینێتن هەموو گەنجێک هەموو ئێستا پیرەمێردەکانی ئەو سەردەما هەموو دەیان گوت جوانی ئێستا جوانی نەماوە هەموو پیر بووە ئێستاش هەر خۆزگە دەخوازن بە گسکاتی خۆیان باشە ئەوی دەمینێتەوە کارەکان و کردارەکانیانە بەڵێ کار و کردارەکانیان لەموو گرنگترە بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆراتنە کۆتایی بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەشت ئەوی گیربیستی بوون ئەمە ڕابوچوونی هەوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لە سەتەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاس ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ یارمەتی دەرم جەلال گۆران تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی محەممەد جەلیل قبولکەن
بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ